من لەبەری ڕاستی شاری مووسڵم بە دیاریکراوی لە نێو بازاری هەینی لە گەڕەکی بابجدید. ئەم شوێنێکە لێ ڕاوەستان بە پێی قسەی دانیشتوانی گەڕەکەکە مێژووی دروستکردنی ئەم گەڕەکە خۆت ئەم بازارە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1800 نزیکەی 50 بۆ 60 ساڵ دەبێت. سەرجەم دانیشتوانی مووسڵ ئەم بازاریان کردوتە بازاری هەینی هەچ کەلوپەل و پێداویستی کۆنی ناو ماڵەکە هەبێت دێ لێرە ساغی دەکەنەوە دەیفرۆشنەوە.